ئێمە وەکو کۆمەڵی دادگەری ئەمڕۆ لە شاری خانەخین بەشداری کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی کوردستانیەکان بووین. دیارە ئەم کۆبوونەوەیە دوای 5 ساڵ لە دوای 16 ئۆکتۆبرەوە بۆ یەکەم جار کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان لەوێ ئەنجامدرا. 8 لایەنی سیاسی ئەمە بەشداری کۆبوونەوەکە بووین. لە کۆبوونەوەکەدا ڕاستی لەسەر دوو پرس بوو. پرسی یەکەم بابەتی ئەمنی بەسەر بازگەکردنی قەزای خانەقین و ناوچەکانی دەوروبەری خانەقین، وەروەها لە ڕووی خزمەتگوزاریەوە کە قەزای خانەقین و ناوچەکانی تری دەوروبەری خانەقین لە ناحیەکانی جەلولا، گوڵاڵە، سعدیە و قەرەتەپە و جەبارە بە شێوەیەکی بەرچاو فەرامۆش کراون لە دوای 16 ئۆکتۆبرەوە. ئێمە لە کۆبوونەوەکە جەختمان لەوە کردەوە کە چەند لیژنەیەک و چەند پێشنیارێکمان کرد چەند لیژنەیەک لە ئاسی باڵا پێک بهێنرێت، سەردانی دام و دەستگاکانی حکوومەتی فیدراڵی عێراق بکات لە سەرۆکۆمارەوە تاکو سەرۆک وەزیران بۆی ئاوڕێک لە قەزای خانەقین بدرێتەوە لە ڕووی بەسەر بازگەکردنی شارەکە ئەو بەسەر بازگەکردنە نەمێنێت و هەروەها لە ڕووی خزمەتگوزاریە و ئاوڕێکی جددی لە قەزای خانەقین و ناحیەکانی دەوروبەری خانەقین بدرێتەوە.